العالم تقيم التكية الرئيسية في مدينة السليمانية حفلاً دينياً ئەمڕۆ ساڵیادی لەدایکبوونی یەکێک لە پێشەوا و کەسایەتیە دیارەکانی تەسەووفی جیهانی ئیسلامی و خاوەنی تەریقەتی قادری ڕۆژی یان با بڵین چەند ڕۆژێک لەمە و پێشیادی لەدایکبوونی شێخ عەبدولقادری گەیلانی بوو. بەڵام ئێمە لەبەر کەش و هەواوە لەبەر چەند بار و زروفێک نەمانتوانی لەو کاتەدا یادەکە بکەین، بۆ یادەکەمان تەخیر کردووە بۆ ئەمڕۆ یادی لەدایکبوونی شێخ عەبدولقادری گەیلانی ئەکرێتەوە لە تەکەی سەرەکی کەس نەزانی لە شاری سلێمانی. بە بڕوای من تەریقەتی قادری کەس نەزانی زۆرترین کاریگەری ڕۆحی هەیە لەسەر شوێنکەوتەکانی و لەسەر موسڵمانانێک کە ئامادەن گوێ بگرن لە پەیامەکانی تەریقەتی قادری کەس نەزانی. بەڕاستی ئەو خەڵکەی کە دێ هەمووی تەنها و تەنها کاریگەریەکی ڕۆحی و ئیمانی لەسرە و لەبەر خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا و شێخانی تەریقەتی قادری و کەس نەزانی کە خۆشەویستەکەیان لە دڵیانە ڕەگیدا کوتاوە ئەو خۆشەویستی وای کردووە ئەو هەموو سنوورە ببڕن و بێنە ئێرە و ئامادە بن.